ڕێبەرên ئەوروپی و جیهانê ئەنجامên دەرکەتنا بریتانیا ژێکەتیا ئەوروپی دنێرخînin. Li yekem bîreweriya kuştinkariya Kubanî li şeva Xedrê Kurd Connection bi kes û karên qurbaniyan re axiftiye. û ji ber bê nasnameyan paşa roja zarokên penaberên Kurdên Îranê li Herêma Kurdistana Iraqê nezelala. سلااف و هیڤیا خۆشیان دەگەل دەمێک دییە کورد کۆنەکشن. هەموو ڕۆژانەکی سێشەمەوە هەینی کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنجی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRT ڕاستەوخۆ پەخش دەکرێت و کورد کۆنێکشنی ئیمڕۆمان بە کاردانەوەکانی بڕیارەکەی بەریتانیا دەست پێ دەکەین. ئێمڕۆ سێشەمە کاردانەوەکانی بڕیارەکەی بەریتانیا بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا بەردەوام بوون لەو دەمەی سیاست و پەیوەندیەکانی وڵاتەکە لەگەڵ جیهان چوە قۆناغەکی نادیاری قوڵترەوە. جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی لەندەن و برۆکسلی کرد بۆ دەربڕینی پشتیوانی ئەمریکا بۆ لەندەن. هەروە ئەم راپۆرتە لەلایەن هەروە جەختی لەسەر گرنگی ئەندامانی یەکێتی ئەوروپا کردەوە کە یەکێتەکە لێ تێدا ماوەتەوە. هێرۆ زەنگەنە باسی دەکات. پەرلەمانی ئەوروپا ئەمڕۆ سێشەمە کۆبوونەوەیکی نەئاسایی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی دەرچوونی بەریتانیا لە ناو یەکێتی ئەوروپادا و داوا لە بەریتانیا دەکەن دەست بەجێ پرۆسەی دەرچوونەکەی جێبەجێ بکات. سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ژێن کلاود یۆنکەر داوا لە بەریتانیا دەکات کە بە زووترین کات هەڵوێستی خۆی ڕوون بکاتەوە و دەڵێت ئێمە ناتوانین بۆ ماوەیەکی زۆر سەرمان لێ بشێوێت بەهۆی پێشهاتە نادیارەکانەوە. من داوا لە حکومەتی بەریتانیا دەکەم و پاشان لەگەڵ سەرۆک وەزیر قسە دەکەم کە هێشتا دۆستێکە چونکە سەرڕایی ئەو دەنگدانش بەریتانیا هەر دۆستێک دەمێنێتەوە. من داوا لە سەرۆک وەزیر دەکەم بە زووترین کات بارودۆخەکە ڕوون بکاتەوە. ئێمە ناتوانین بۆ ماوەیەکی زۆر لەم ناڕوونیەدا بین. یۆنکەر گوتیشی هەتا دواساتی کار دەکات بۆ مانەوەی ئەوروپا بەیەکگرتووی. لە کاتێکدا ئەم دەرچوونەی بەریتانیا دەست بەجێ کاری کردە سەر بازاڕەکانی دراوی جیهان جۆن کێری هەوڵ دەدات نیگەرانیەکان کەم بکاتەوە. گرنگترین شت ئەوەیە هەمومان وەکو ڕێبەر پێکەوە کار بکەین بۆ دابینکردنی هەرچەندی بتوانین بەردەوام بوون سەقامگیری و دڵنیابوون بۆ ئەوەی بازاڕەکانی دراو تێبگەن لەوەی کە ڕێگا هەیە بۆ ئاسانکردنەوەی سەر لە شێواویەکە ڕێگا هەیە بۆ ئەوەی هەنگاوی ژیرانە بنین لە پێناو پاراستنی بەهاکانمان و بەرژەوەندی هاوبەشەکانمان. بێسەروبەریەکی سیاسی زۆر ڕووی لە بەریتانیا کردووە. سەرۆکوەزیری کۆنەپارێز دێڤید کامیرۆن ڕۆژی هەینی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند و داواکاریەکان هەتا دێت زیاد دەکەن لەناو پارتیکاری ئۆپۆزیسیۆندا تا جێرمی کۆربینی سەرۆکی پارتەکە دەست لە کار بکێشێتەوە لەبەر ئەوەی نەیتوانی پشتیوانی کۆبکاتەوە بۆ ڕێگاگرتن لە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا. بە بڕوای من ڕێبەری نوێی پارتی پارێزەران دەبێت بانگەشەی هەڵبژاردننی گشتی بکات بۆ دەستپێشێکی نوێ. جا پرسیار لەوەدایە ئایا جێرمی بەڕاستی بڕوای بەوە هەیە کە ڕێبەرێکی ڕاستەقینەی پارتەکەمانە تا بمان بات بەرەو ئەو هەڵبژاردنە بە تایبەتی لە کاتێکی وەها ئاڵۆزدا کە دەبێت وتوێژ بکرێت لەسەر دەرچوونەکەی بەریتانیا. هەر لە ڕۆژی دووشەمە گەورەترین کاربەرسی سکاتلند نیکۆلاس ستورجن لەگەڵ سەرۆکی ئیرلەندا مایکل هیگنز کۆبەوە بۆ تاوتوێکردنی ئەم مەسەلەیەک پاش کۆبوونەوەکەیان بۆ پەیامنێران دوان. بەڕوونی دەرەنجامی ڕەفراندۆمەکە کاری تێکردوین و من بۆ هەمانی ڕوون دەکەمەوە باز لە ڕۆژان و هەفتەکانی داهاتوو دەکەم. من سوورم لەسەرەوەی ڕێگایەک بدۆزمەوە ئەو خواستە بەجێ بگەێنم کە گەلی سکاتلند دەنگی بۆ داوا لەگەڵ یەکەتی ئوروپادا بمێنیتەوە و بەشداری بکەن لە هەموو توێژەکان لەسەرەوەی چۆن یەکەتی ئوروپا بتوانێت وەڵامی داخوازیەکانی خەڵکی لە سەرانسەری کشوەرەکە بداتەوە. سەرۆکی ئیرلەنداش دەڵێت تەنها نیگەرانی بەریتانیان نییە. من زۆرتر نەگەرانی داهاتووی خودی یەکێتی ئەوروپام. لە پاش ڕیفراندۆمەکەی ڕۆژی پێنجشەمە کە زۆرینەی دەنگدەران داوای جابوونەوەیان لە یەکێتی ئەوروپا کرد لە ئێستادا زیاتر لە 3 ملیۆن کەس داخوازنامەی ئەنجامدانەوەی ڕیفراندۆمیان مۆر کردووە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. بخێر بن تەماشاکردنا کورد کۆنەکشن دەنگی ئەمریکا ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. دیارە ڕەوشە بریتانیا و تەڤایە ئەوروپیان نەزەلال دەبێت دەگەل بڕیارە دەرکەتنا بریتانیا ژی یەکەتیا ئەوروپی بەری هەر تشتی کاریگەریە خراپ لەسەر ڕەوشە ئابووری دەبێت و لەسەر بازارن دراوی یەن جیهان و یەن بریتانیا ژی. بەهای پاوند دراوێ بریتانیژی هاتیە خوارک و نزمترین ئاست دەدەمێ 10 ساڵاندا ji bo vê pirsê gelo çima yan biryara Brîtanyan ev pêşbînî nedikir
دقل ما جستوديا دنجي أمريكا للندن بريز هشيار عابد شافدري سياسي كاك هشيار حساب بريطانيا خلد بون ونها أو بخو حسيانا باورناكم حسابك جدي كربن بو احتمال دركتني بس وانا عندك حسابات كربين للحقيقة جوابين دركتنا بريطانيا اوروبا هند كاركي مزنه هند تأثير السر حمي آلات آبوری و سیاسی و سوسیولوژیت کد کو حتی هکر بز ویا بانجینت کارین خو حاضر بکن بو کارکی هوسا مازن مشکله و بی اف حاضر بینه هکر حجمکی گلک برچاف با داخل اتهام حکومت کد کو اوید های خو حاضرت کن بو جیابینه و پیخوش جیاب بن بر هنده وانا حتی خو حاضر کریوانا جیب شکه محدود بی پیش بری دنگدانا تمام کاگوشیار باز لەوە دەکرێت کە نێزیکەی 3 ملیۆن کەس لە بەریتانیا واژویان کردو و داوای ڕفراندۆمەکی دیکە دەکەن. ئایا شیانی ئەوە هەیە و ئەگەر ئەوە بکرێتن ئایا سەرۆکوەزیری بەریتانیا دەڤید کامێرۆن دەتوانێتن دەزانی پەشیما بێتەوە دەست لە کار بچێشێتەوە دەست لە کار چێشانەوەکە ڕابگرێ؟ ڕاستی باوەڕ ناکەم چونکە ئەمە ئەو پتیشنی پێڵێن بۆ ئیمزاکۆکردنەوە لە حقیقەتا یەک مانگ پێش دەنگدانەکە لەلایەن یەکێکەوە دانرابوو کە خۆی پشتگیری ئەوەیە کرد کە دەرچن لە ئەوروپا بە ناوی لیف کەمپین ئەوان تەوەقوعیانە کرد ممکنە بدۆڕێن بەڵام بە حەجمێکی زۆر بچووک بە نسبەیەکی زۆر بچووک بدۆڕێنن و ئەویست بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتی چیاوا بێت دیسان دەنگدانەوە ببێتەوە پتیشنێکی ئامادەکرد بەڵام ئێستا ئەوان بردیانەوە لایەنەکەی تر و ئەو پتیشنە ئەو ئیمزاکۆ کاتەوە گەیشتۆتە خۆی نزیکی 4 ملیۆنی داوە. ڕەفەرەندۆم لێرە لە مەسلەی ئاوا گرنگە بڕیارێکی نهایی و کۆتاییە من بە ئاسانی نابینم بتوانن ئیعادەی بکەنەوە. باشە کاکوشیار ئەو کەسین و دەنگ داینا vê biryarê çawa ڕوبڕووی vê rastiyê dibin بۆ نمونە مەسەلا ئابووری بەهای دراوێ برێتانی تێتە خوارێ ئیرۆ وەزیری ئابووریە دەبێشتن ئەوێنە چار بن باجێ زێدە بکەن خەرجیە کێم بکەن یعنی ئەو کەسین و دەنگ داینە جودابوونی چاوا ڕوبڕووی vê rastiyê dibin. قالك نوك من هندك كاجي اخفتيه شخصيا نو از بيسم سر اخباره قالك شوانا كو دنگ داينا بو بجيبلن نو ها پشيمان نو تقولن منات زاني مساله ولويا اجا نو كه دنگ دان شبته و ممكنه دي بحجمه كي قالك مازن دي خلك بريطانيا دنگ بو مانه منن پاوان دنگ هندی هات یا خاره کودویت تو بچی سال 1987 بری کو ببینی بویم آوایی و مستوایی هاتی خارج کنو که گلک یک نظم بی و ضعیف بیه و تأثیر خود پشی چند روز و چند ماه ده زیده ترجی بتن و جا اف لکفتنه ده گلک جه خانی بتن دوان روژت بید. بله کاگوشیار خۆ دەزانی کە ئەوانەی کە دەنجیاندا بمینێنەوە زیاتر لەندەن بوو هەروە هەرێمی سکۆتلاندا بوو کە ئێستا ئەوان داوا ئەکەن کە لەو یەکێتی ئەوروپا بمینێنەوە ئایا مافی ئەوان هەیە بتوانن لە یەکێتی ئەوروپا بمینێنەوە وەکو هەرێمی سکۆتلاندا؟ هەرێمی سکۆتلاندا دەمێکە هێزێکی بەقوەتی تیا حیزبی بەقوەتی تیا کە ئێوێ جیابێتەوە و ئێستاش ئەوە بە بەهانەیەکی تازە ئازانێ کە فرسەتێکی باشی بۆ هێناوە چونکە ئەوان بەڕاستی زۆر بەوازەحی زۆر بە نسبەیەکی زۆر گەورە لە 1970 تێپەڕاند کە ئەوانە پێیان خوازیاری ئەوەن بمینێنەوە لە ناو یەکێتی ئەوروپا و بۆیە ئەوان ئێستا ئایانەوێ ئەوە بقۆزنەوە کە ئەوە ببێتە هۆی جیابوونەوە بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوە ناتوانن ڕێگری لەوە بکەن کە بەریتانیا جیابێتەوە لە ئیتیحادی ئەوروپی و هەتا ئێستا میکانیزمێکیش نییە کە هەرێمێک لە وڵاتێک ئەندام بێ لە ئیتیحادی ئەوروپی بەڵام وڵاتێکە خۆی ئەندام نەبێ. کاکوشیار زانی ژبلی و مەسەلێن ئابووری و کاریگەریەک خراپ هەیە گرژی سیاسی ناف ئۆروپیان پەیداکردن یعنی ئەف بریارە بریتانیا گرژی سیاسی بوون ئیرۆ توزانی یەکەتی ئەوروپی کۆمبوونێک مازن هەبوو چ ژوێ کۆمونی دەرکەت چ تشتی نو هەیە چ بەحس هەیە؟
حتما في مفاجأة قال لك مازن ببو حميد يكتي أوروبا كو باوركم وانا باور نذكر يعني أوروبا مفاجأة بو أوروبيا بو فرنسا وألمانيا قال مازن ترش يافيريجي واز باوركم دي اف مفاجأة دي خراب ترجي بتن وقت ورا شوانا دي خراب ترجي بتن نوع هالوستي أوروبيا قال لك توندا وانا دفيت أوروبا بريطانيا زيترين وخدر كذا بس بريطانيا نقلك بلايا بجا أفا مشكلة كي ما ظنت شكري هشار عابد شاف دري سياسي جي لندني دي قال نابو سباس كاكو شار ساتشاف بڕیارەکەی بەریتانیا بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا کاردانەوەیەکی مەزنی لەسەر پێشەبرچەی سەرۆکاتی ئەمریکا ساز کردووە. دۆناڵد ترامپی پاڵێوراوی چاوەڕوانکراوی کۆماریەکان هەنگاوەکەی بەریتانیا وەک تاکیدکردنەوەیەک دەبینێت لەسەر بنەمای پەیامی هەڵمەتەکەی لە کاتێکدا هیلاری کلینتنی دیموکراتەکان وەک بەڵگەیەکی دیکە دەبینێت کەوا ترامپ شانی ئەوە نییە ببێتە سەرۆک. ساڵح دەمیجەر زیاتری لایە. سەرکەفتنانە پێشبینا برێکزیت هیشت ڕێڤەبەریە ئۆباما هەوڵ بدە باشترین ڕوو بدە ئەنجامێن کۆ نەبدلێوێ بوون. وڵاتێکی بڕیارێکدا بەڕاستی ئەو بڕیارێک بوو ئەمریکا هێوی دەکرد بە ئالیێ دن بە بچە لێ نەبوو ئەم باواکێ بنگەهین ڕێزێ لە بڕیارە دەنگدەران دەگرین. لێ کاندیدێ کۆماریە سەرۆکاتیە دۆناڵد ترامپ دیارە بە خێرهاتنە ئەنجامان دکە. خەک دixwazin welatê xwe vegerine ew serxebûnê dixwazin bi rastî ez teraziyekê dibînim di navbera tiştên li Amerîka dibin û yên li vir dibin xelk dixwazin sinûrê welatên xwe bibînin. Helmeta kandîda demokrat Hillary Clinton dibêje tevleheviya darayî li Brîtanya dê Sûdê li projeyên kar yên Trump bike li Skotlanda. Lê eger dengdana Brexit ronahiyê dide ser dilgiraniya giştî li alîkî Atlantik, komarî dibêjin heman hest hene li aliyê din. تشتن تل انگلترا دیتی بکیمانی لگور تشتن من خوندی اوکو خلق وسطیاین جداگیر کرنن کسیم بیروکرات ین نهاتی هلبجارتن لبروکسله و بگومان مجی لور گلک تشتن وها هنه گلک بیروکراتن سروک هنه کو بریاران ددن با آواکی آبوریاما گران دکن و ریل پیش گجبونه دگیرن. راپرسینەکە نو دیار دکە کلینتۆن لە پێش ترامپە لێ پرانیە دەنگداران ریەکە نوژ بۆ ئەمریکا دخوازن. دەموکرات دووپات دکن کۆ نەڕازیبوون و دلگرانی دێ چاوێ دەنگداران نەگرە. ناکۆکیین di navbera Clinton û Trump de ji aliyê şehwazê danûstandine ve ji aliyê biryardayînê û her wiha nirxan ve êdî zelaltir nabin û ew li du heftên borî dîsa li ser ekranan bûn. پێلابێ هەمپایە هەردوو ئالیەن ئەتلانتیک هەژاندی کۆ گەفێدەدە سەرگەشتبوونە لاوازە ئابووریە ئەمریکا ڕەنگە ببە کەرتەکە بەرز دە هەلبژارتناندا. ڕێڤەبەریە ئۆباما وی پێویستیە دەردەبرە ji بۆ کێمکردنا ناکۆکیên کۆ برێکزیت ئەنجامدایی. ساڵح دەمیجەر دەنگی ئەمریکا. ئیسرائیل و تورکیا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان گەشتنە ڕێککەوتنێک. پەیوەندیەکان لە نێوان هەردوو وڵاتدا لە ساڵی 2010 تێکچوون لەسەر ئەوەی ئیسرائیل ڕێگای لە کەشتێکی یارمەتی تورکیا گرت کە بۆ کەرتی غەزە دەچوو کە لە ژێر ئابلۆقەدا بوو لەبەر ڕێبەرایەتی کۆمەڵی حەماسی توندڕێ لەوێ. دا چالاکوانی تورک لەو ڕووداوە لە ساڵی 2010 کوژران و تورکیا داوای قەرەبووکردنەوە و هەڵگرتنی ئابلۆقەکەی سەر خاچی فەڵەستینیەکانی کرد. قماندارێکی لەشکری عێراقی دەبێژە باژارێ فەلوجە بە ئێکجاری ji کۆنترۆلا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش هات پاقشکردن وی گوت جی di şerê rizgarkirina bajarda 714 milîtanên Daeş hatin kuştin 30 ciwana mezna komandar bûn.
ئەمی ڤەگەرن راپۆرتا ji bajarê Felûce û paqijkirina bajar careke din. دیارە کێشەیەک تەکتیکی لە ستۆدیە دروست دەبە daxwaza lêborînê ji tevaya temaşevanên Kurt Connection ra û yên NRT em ê vegerin raportên diyên peyamîran. لە یەکەم ساڵگەردی کۆمەڵکوژیەکەی کوبانی مححمود باڵی پەیامنێری دەنجی ئەمریکا لە کوبانی چاوی بەو خێزانە کەوتووە کەوا خۆشەویستەکانیان لە دەست داوە. ئەم راپۆرتەی لەسەری ئامادە کردووە. پشتی گۆیەکەنیین پاراستنا گەل یەپەگێ di 26 کانونا سالا 2015 da Kobanî rizgar kirin û piştî 6 mehan di 15 hezîrana sala 2015 da girê spî ji çekdarên Daişê rizgar kirin. Çekdarên Daişê xastin intîqama xwe rakin û hejmarek ji çekdarên Daişê di 25 hezîranê da ketin nav bajarê Kobanî û komkujiyek pêk anîn. Komkujiya hezîranê li hindirî bajarê Kobanî sê rojan dewam kir. Di encam da hêzên YPG qarîbûn bajar vegerandana bin kontrola xwe û 122 çekdarên Daişê hatin kuştin. Di van her sê rojan da çekdarên Daişê di 152 welatiyên Kobanî bi awakî neînsanî kuştin. Ji wan 64 jin û 25 jî ji kuştiyan zarok bûn. Robûna Siûro, me Siûrê xwe xwar, me nimê xwe kir, em ketine cî xwe. Anê gimniyok bi bajîr gişkî ket, himnî vê ket, em derketin me got çi ye? سرسری من را اونی آر سرسری من را داره اونی داره اوته دوی پیش لبر من کبر برسری من کبر جیران مجی هنه کن جیانا خوزدستان دخوردان و گچگه کبوک یعنی یکنی زویجی بود Bi boneya salvegera yekemîn a komkujiya hezîranê da dengê Amerîka hevpeyvînên taybet bi malbatên qurbaniya wê komkujiyê ra amade kir. Malbatan bi keser û êş di axaftinên xwe da komkujî bi bîr dianîn. Sewsen Mihêmîd ji malbateke got 8 kes ji wan di komkujiyê da hatin kuştin. Sewsen di axaftina xwe da bîranînên wê bûyerê ji me ra vegotin. Coreke bovê xezirê min gîxûne bû kurê min mir. Kurê min mir ez rivîyo me ser midî dî bierde. Got me taqla kir midî mirî. Erê berçavê me hîna ser hekmet de hîna sekîn me midî qisman min rivîyo were roj mir. هنا مرگل سر خالتیام هات گوار زو فایق راکن خورشید لیکتی گخون داره ور راکدی من راکن سیس یک شیرزاده یک حمد یک عبدالله و بسمو میمنه ددی جواب بیمه یک جحفو یک فایقه هروها فاتح حوی دایکا ارسلان بکر ایگو چکدارن داعشی او هفجیناوی لسر ریکی گرتن و کشتن و سه زاروکن وی سیوی مان بیرانین وی کمکوژی به حزرینگ ببیرتینه. کری من و بکی مفهم مگو کشتن. آل میتور سوار بون چون شارعه داری هونه شارعه مگول ور کشتن. کیته مگول سربازاری مداد دیگری کیته سربازاری مداد دیگری مگو. ما برا غازی فاضل ما ناتا منو کری من نام آخوه متنه. از نه وسطی خواب جیران آده کمه. از لیویا وی کرکی چوکم که به حوشه زاپکه یا بیوام باوه من اشونا باوه مر نشتی اشونا باوه خر نشتمه از که به قیسکه چپکم و سیوینه وینا کچکه آرگونانه هنکا هنک برید چویه پشتی سالکه لسر بویرا کمکوژی را شینین کوبانی لسر گورستانا جانگورین کمکوژی حزیران جویان و دل هر یکی دا خم و ایشا کمکوژی جنوبا وجین دبه به هیویا ولاته بی کشتن و جیانه که به آشتی. محمود بالی دنگ امریکا کوبانی قماندان لشکر عراقی دیبیژن و باجار فلوجه به اکجاری جه کنترل داعش رزگار که و جمارک مازنه ملیتان داعشی هاتنه کشتن. پاشەڕێکی قورس کە نزیکەی یەک مانگ بەردەوام بوو ئێوارەی دوێنێ یەکەم بارەگای داعش کە شارۆچکەی فەلوجەیە لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقی بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە. بەڕێوەبەری پۆلیسی ئیتیحادیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەیانی ئازادکردنی ئەم شارۆچکەی ڕاگەیاند و ئاماری کوژراوەکانی داعشیشی خستە بەرچاو. المعركة الفاصلة يوم أمس دوێنێ شەڕی یەک لاکەرا و کۆتایی پێهات و شارۆچکەی فەلوجە بە تەواوی کۆنتڕۆل کرا ئەنجامی کۆتاییش بەم شێوەیە بوو 724 تێروریست کوژراون 30 فەرماندەمان لێ کوشتون 785 مینی بۆمبڕێژکراومان تەقاندۆتەوە
ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان گەیشتە نزیکەی 900 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو 5 کارگەی مینمان تێکدا دەستمان بەسەر هزار هاچێک و تەقمەین داگرت کە دژمن بەجێ هێشت بوو. هێزە ئەمنیەکان ڕێگان بە میدیا جیهانیەکاندا کە لە چەند گەڕەکێکی نزیکی بارگای پۆلیسی اتحادی کارەکانی خۆیان ئەنجام بدەن بەهۆی ئەوەی کە شارەکە تاکو ئێستاش ئارام نییە و خانوەکان بە مینی چێنرا و داپۆشراون. هەروەها داوا لە هاوڵاتیە ئاوارەکانیش دەکەن کە بگەڕێنەوە سەر ڕێ و شوێنی خۆیان. مەبەستی سەرەکیمان ئازادکردنی هاوڵاتیانی فەلوجەی بەڕێزە و گەڕانەوەیان بۆ سەر جێ و شوێنی خۆیان و ناوچە ئارامەکانیان ئەو کەسانە کە چێژی ئاوارەبوونیان لەگەشت شوێنێکی سەر زەویا بینی داوایان لێ دەکەین کە بگەڕێنەوە پاژەوەی کە بنکە و خان و ماڵەکانیان لە مین و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو پاک دەکەینەوە داوایان لێ دەکەین بە ئارامی بگەڕێنەوە ناوچەکەی خۆیان. هێزەکانی حەشدی شعبی داوا لەلایەنە سیاسیەکان دەکەن کە ئەوانەی بە داعشی سیاسی ناویان دەبن کە چیتر خاچی خۆیان ڕادەستی دوژمن نەکەنەوە. ئەمڕۆ شارۆچکەی فەلوجە بە تەواتی پاککرا و بە ئومێدی خوا گەڕاوە باوەشی نیشتیمانی ئازیز بریندارەکانمان و خێزان و منداڵ و ئافرەتەکانمان گەڕانەوە بۆ هێمنی و ئارامی لە ڕێی میدیایەکەتان هۆشداری دەدەینە داعشە سیاسیەکان کە پێیفێک بدەن بەهۆی ئەوەی کە هەر خۆیان بوون ئەم شارەیان لە ناو قاپێکی زێرین پێشکەش بە تیرۆریستانیان کرد. قۆناغەکانی بنبەرکردنی داعش لە عێراق کۆتایی پێ نەهاتەوە و کێشەی سەرەکیش پارێزگای مووسڵە بەهۆی ئەوەی کە هێزە ئەمنیەکانی عێراقی تاکو ئێستا ڕێک نەکەوتن کەی دەست بە ئازادکردنی ئەم پارێزگایش بکەن. سڵاح بامەڕی دەنجی ئەمریکا شارۆچکەی فەلوجە. لە چەند ساڵن بۆری گوهارتنین هەرێمی کاریگەری لەسەر ئیرانیژی هەبوو پتر ئیران کەتبوو بە ڕۆناهیان لە دەمێ ڕێکاتنی دەگەل ئەمریکا و دەگەل ڕۆژئاوا لەسەر بەرنامە نابووکی لێ تەفگەرە کوردان لی ئیرانی بە یەک جاریژی هاتیە پشتگۆ خستنگەلۆ چما. خەباتی کوردی ئێران بەلای ئەو کەسانەی بەشدار بوون و قوربانیان بۆ داوە زیاتر گەڕانەوەی بۆ لای یادەوەرەکانیان چونکە سیاسەتی ئێستا ئەوەندەی لە خەباتی کوردی عێراق و سووریا و تورکیا دەدوێت بێدەنجیەک لە ماف و کێشەی کوردی ئێران لە ئارادایە. ئەو هەموو قوربانی دەوقەدەیدانی ئەمە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات چمان دەستکەوتو چمان هەیە بەڕاستی دەڵە یعنی ئەمە چ شتێکمان وەرگرتووە چمان کردو هیچ شتێکی مەدیار نییە هیچ شتێک جا بۆیە بە نەزەری من نا دەوقەدەیدانیە ئەمن زۆر بەداخەوەم لەو شتێک. ئەمە کۆڕ و کۆڕبەندی کووردە لە واشنگتن باسی چارەنووسی دۆزی کوردەکە لە خۆرهڵاتی ناوەڕاست بەڵام نوێنەری کوردی ئێران لەوێ نەبوو. بەلای شیکەرەوە و شارەزای ئێران لە پەیمانگای واشنگتن پۆلیسی پاتریک کلاوسن لای وایە کاریگەری تاران لە ناوچەکە بەردەوام لە بەرچاو دەگیرێ. لە ڕووی سیاسیەوە شتێکی نەگونجاوە بۆ بزوتنەوەی گەلی کورد لە تورکیا و سووریا و عێراق کە قسە لەسەر بارودۆخی کورد لە ئێران بکەن. هیچ لایەکیان نایانەوێت حکومەتی تاران لە خۆیان تووڕە بکەن. هەر لەبەرەوەشە سیاسیەکانی ئەو بەشانە لەسەر بارودۆخی کورد لە ئێران بێدەنگن. پارتەکانی کوردی ئێران تا دێککردبوونی زۆرتر بەخۆ دەبینن وەک بۆچوونی زۆرێک لە کوردی ئێران لە ئاستی دیبلۆماسیشدا لە دەرەوە لاوازن. ئەمە بۆ خۆمان فعال نین ئەمە حیزبەکانمان ئۆپۆزیسیۆنیمان لە ڕۆژهەڵاتێ شتێکی وایان نییە بەڕاستی دەڵە جا ئەوە فقط لە خودی ڕۆژهەڵاتی یا بڵێن لە داخلی کوردستانەکەی نییە ئەمە لە دەرەوەش زەعیفین ئەمە لە دەرەوەش کەسمان نییە ئەمە لە دەرەوەش لابیمان نییە ئەمە سیاسەتمەدار یا کەرەکتەرێک کە بێنێ ئەو مەسائلانە بەرێتە دەرێ باسی بکە و لەسەری وەجواب بێ ئەمە بەداخەوە تەڵام ئەوەمان یا هەر نییە یا زۆر 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 کەم. لەوەتەی شەڕی داعش لە عێراق و سووریا کەوتۆتەوە کورد لە هەرێمی کوردستان و سووریا ئەو هێزە کاریگەرن کە زۆرترین قوربانیان بۆ وەستاندنی هێرشەکانی داعش داوە. ئیدی ڕوون نییە کورد لەو بەشانە لە دوای نەمانی داعش دەستکەوتی سیاسی زیاتر بەدەست دێنن؟ بە دڵنیاییەوە لە ساڵانی چلەکانەوە تاکو و هەفتاکانی وڵاتانی زلهێز کوردیان بەکارهێنەوە بۆ بەرەو پێشبردنی ئاماجە سیاسیەکانی خۆیان. بەڵام لە دەیە ئەم ساڵانی دواییدا ئەو لێکدانەوەی گۆڕاوە بەڵام بۆ کوردی ئێران زلهێزەکان بڕیاریان داوە دەستێوەردانیان لە ئێراندا نەبێت. یەکەم دەوڵەتی کوردی کۆماری مەهاباد لە کوردستانی ئێران بووە ئەوسا زۆرێک لە کوردی ناوچەکانی دیکەش بەشدار بوون. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن.
بە سەدان پەنابەری کوردی ئێران ئەوانەی لە شاری سلێمانی نیشتەجێن ئێستا بەرەوڕووی کۆسب و تەگەرە بنوێتەوە لەبەر ئەوەی ناسنامە بە مناڵەکانیان نەدراوە. ژیار محەممەد و ئەم راپۆرتە. ئەڵێ نابێ پسیتە زانکۆ چون هیچ ناسنامەیەکی ئێرە نییە. بەسەدان خێزانی پەناخوازی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە شاری سلەیمانی نیشتەجێن دووچاری گرفت بوونەتەوە بەهۆی پێنەدانی ناسنامە بە منداڵەکانیان. پەنابەری سیاسین هاتوونەتە ئێرە بەهۆی سیاسیەوە هاتوونەتە وڵاتە. هێزێکە 11 ساڵە لێرە مناڵەکانم ناتوانم بچنە مەکتەب. گرفتی سەرەکی منداڵی ئەو پەناخوازانە لەو کاتەوە دەست پێ دەکات کە دەگەنە قۆناغەکانی خوێندن لە ئامادەیی و پێش زانکۆ. زانکۆ زۆرم ناگرێت لەبەرەوە هیچ هیچ جنسیەوە تەسکەری ئێرەم نییە. مامۆستاکان پیانون تۆ هیچ ناسنامەیەکی ئێرە نییە. دەریش چی؟ هیچ شوێنێکی نییە تۆ دیدارمەزی. مامۆستاکان وایان بە کوڕەکەم کتووە بەڕاستی ناهومێت بووکتی ناچمەوە. دایکان و باوکانی ئەو منداڵە پەناخوازانە نیگەرانن لە داهاتووی منداڵەکانیان. بەشێکی لەو خێزانە پەناخوازانە بەهۆی پێنەدانی ناسنامە بە منداڵەکانیان بڕیاریان داوە چیتر ڕێگە نەدەن منداڵی دیکەیان ببێت. بۆ وەزیێتە بە تەمایەوە نەوی مناڵەتما بێ چارەنووسی وەکو چارەنووسیان بێت. منداڵە پەناخوازەکانیش دوور لە جیهانی منداڵیان ئەوانیش وەک دایک و باوکیان خەمی ئایندە و خەمی خوێندنیانە. ناتوانم هیچ وەک هیچ مناڵێکی ئاسایی بژم چونێ هیچ ناسنامەیەکی ئێرەم نییە. لە پۆلی دەوەرم ناگرن چونکە ناسنامە هیچ بەڵگەیەکی عێراقم نییە. من 9 ساڵا خوێنم هین ئەمێ بچمە زانکۆ ناتوانم ئەڵێن لەبەرەوەی ناسنامە و پێناسی ئێرە نییە. ئەم منداڵە پەناخوازانە هێشتا خۆیان بە هاوڵاتی نیشتیمانێک دەزانن کە دەیان ساڵە خێزانەکانیانی لێ نیشتەجێ و خۆیانی لێ لەدایک بوون بەڵام هیچ ناسنامەیەکیان پێنادات. ئەم منداڵانە نمونەی منداڵی 1200 خێزانی پەناخوازی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانن کە لە شاری سلەیمانی نیشتەجێ. ئێوان هێشتا ئایندی خۆیان نادێن خێزانەکانیشیان لە چاوەڕوانی بڕیاری حکومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە تایبەتیەکان لە مافی پەناخوازانن بۆ ئەوەی بڕیار لەسەر چارەنووسی خۆیان و منداڵەکانیان بکەن. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمان. وژ بۆ گەهاندنا دەنگێ پەنابەرین سووری لە جیهانی دەنگبێژەکە نافدارە ئۆپرایە سووری لوبنە ئەلقەنتار کۆنسێرتێک لە کەنیسەیەکە نیویۆرکی ڕێخست گەل و مەبەستژێ چبوون ئەم بێ راپۆرتی ببینن. ji bo roja penaberan lê cîhanî New Yorkê konserteka opera ji dengbêja opera ya Sûrî re Luban Elqentar re li dar xist. Dago êş, derd û kêşe herûsa jî hêviyê penaberan bê cîhanê re par dike. Di baweriyekê de got huner pira herî baş e û bikêr hatiye dê avakirina pêwendiyên baş e di nav milletan de û gîhandina dengê kesê penaber ji desthilatê cîhanê re. Di vê konsertê de Elqentar bi dengê xwe zêrîn û yê bala çend stranên opera stra bi zimanê erebî û latînî ve. Hestiyariya dengê wê mîna bayê tenik bû, dilê guhdaran dihejand û êşa penaber tanî berçavê her yekî guhdar. So I felt that it was very important to showcase this. من هست کرد که اف کنسرت گلکی گرنگه ده امرو لاوان کسین پنابر ده جواکا خواده دیار بکن و جاره دریا موزیک و دانها و پراندایه جبو آلیکاریا پنابرین کتن ولاته ما کێشا penaberan êdî nema di quncikê siyasetê tenê de ye. Lêbelê ew derbasî rehê jiyanê bûye û her kes bi giyanê xwe wê kêşê şirove dike. It's sad for me as an artist. Tiştekî bixeme bo min wek hunermend û mûzik jen. Ez tê nagehem çawa mirov dikarin ji hev hes nekin. Ev e cara yekem e ku ez hes dikim, demê ez distirim, ez dizanim ev konsert bi armanc e. Lubana bi dengê xwe çîroka hezarê penaberên Sûrî û yên din li seranserî cîhanê gihan dilê xelkê biyanî. Dengê wê zingilê mirovayî lê dixe, bo careke din hişyar bibe. Oroniyê bîne ser êş û kêşa penaberan. Luqman Ehmed
بهیویا دەمن خۆش ڕۆژە هەریمە جوانە دەگەلوە خدا حافظ.